فەرق و جودایی لە ناو شاری هەولێرێ لە ڕووی خزمەتگوزاری زۆنێک لەگە زۆنشکە جیاوازە. گرفتی گەورەی دانیشتوانی ئەم گەڕەکە نەبوونی ڕێگاوبانە کە تەواو هەراسانی کردوون. ئێستا ئەگە مقارنەی کرێی پاس و تەکسی بکەیت لەگەر گەڕەکی ژیان و گوندی تۆبزاوە هەر ئەوە ینی پاس احتیمالە 20,000 فەرق بی تەکسی احتیمالە 40-50,000 فەرق بی لەبەرەوە ڕێگاکانمان ئەوە دەبینی ڕێگاکان خۆڕە قوڕە کەندە ینی ئەو سارە ئەم بەخۆم لێرانە چەند چین سیارەمان دەرهینەیە تێمانگزارەگەوا لە دەی پێشی بکەمەوە ئەرێوەڵ پاڵدانش نابن لە زستانە لە بەرێوەڵا دوسێ جارە و تەلەبانەم هینایەتەوە لێرخوانە تەقیمە ئەرێوەڵ بە خودای تۆ بزاوە باشترە لێرخوانە تا حەدەک شتی لۆکرایە جێ دەستخۆشیە بەڕاستی بەس ئەگەر قیڕەکەش بکەنەوە باشتر قیڕەکەی مای ڕەسیف و شتیدان بازە چیدانرایە لایەکی بەس هەندێکی مایە. ئێرە گەڕەکی شاهانەیە و با کەرتی تیماری هەزاری ناسراوە دەکەوێتە سەر ڕێگای کۆنی هەولێر کەرکووک. چەند جارێک بەڵێنیان پێدراوە کە خزمەتگوزاریان پێ بگێنن بەڵام وەک خۆیان دەڵێن بەڵێنەکان جێبەجێ نەکراون. ئێمە هەموو شتێکمان پێویستە هیچ خزمەت گوزاریەک لە ئەو گەڕەکەی نەکراوە سەروی 300 ماڵی نە ڕێگاوبانمان هەیە نە ئاوەڕۆمان هەیە نە شەبەکەی کارەبا ئەوەمان هەیە ئاومان هەیە ڕێگاکانچمان هەموو تۆز و خۆڵ هاوینا لە ناو تۆز و خۆڵی خنکاینە و دستاناژ ناو قڕولیتەی تەنانە سیارەژ نایە لە دووە منداڵەکانمان بیان باتە قوتابخانەی بۆ خۆشمان ئەو شوێنی قوتابخانەکەی قوتابخانەشمان لۆ نەکرا و مزگەوتەکەژەوە هەر لە بەرامبەرتانەوە تا هەفتەی دینگەچی دەکا مانجە دینگەچی دەکا و زۆر بە سەبری دەڕوا ئیشەکانیان کە زەرورە بەڕاستی جادە و بان چکە بە خۆتان دەزانمەوە بەرە وەرزی زستان دەڕۆین قوتابیمان هەیە مامۆستامان هەیە فەرمانبەرمان هەیە هەر هیچ نەبی تێکەڵ ڕێژەشی ڕووکەن بۆەوەی سیارەکان ئاسێ نەبوون لە کاتی باران. لە پرسیاری ڤارمیدیا بۆ پارێزگاری هەولێر سەبارەت بە گەیاندنی خزمەتگوزاری بۆ ئەم گەڕەکە پێی گوتین بەهۆی سزا داراییەکانی عێراق بۆ سەر هەرێم نەتواندراوە خزمەتگوزاریەکان بگێنن. بەڕێزانە ئەو گەڕەکەی باسی دەکەی لەگەڵ هەموو ئەو گەڕەکانی دیکەی کە هەیە لە شاری هەولێر لە ناو پلانەکانی هەم سەرۆکایەتی شارەوانی بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان و پارێزگا و وەزارەتە پەیوەندیدارەکان هەیە بەڵام لە چەند ساڵی ڕابردوو بەداخەوە ئەو زوڵمەی کە بەغدا لە هەرێمی کوردستانی کردیە بودجەی ئێمە نەبووە نەتواندرا بەشێک لەوانە جێبەجێ بکرێت ئەگەر ئەو ڕێکەوتنەی کە ئێستا کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە بەدابینکردنی موچە گەڕانەوەی شایستە داراییەکانی ئێمە بە دڵنیاییەوە پرۆژانە ئەنجام دەدرێت. ژمارەی خانووەکانی گەڕەکی تیمار سەرووی 300 خانووە کە بە شێوازێکی جوان و ستانداردی شارەوانی دروست کراون بەڵام گەڕەکێک لە هەموو گۆشێک چیرۆکێکی بێ خزمەتگوزاری لەخۆ گرتووە. بە هەر هۆکارێک بێ دانیشتوانی ئەم گەڕەکە توانیویانە ئەو کارەبا بۆ خۆیان دابین بکەن بەڵام ئەوەی کە لە توانای چارەسەری ئەوان دانیە دابینکردنی تۆڕی ئاو شۆستە و قیرتاوکردنی کۆڵانەکانیانە. ئاراز عەزیز، ڤارمیدیا، هەولێر.